ئەمما کەسێکی ئیسلامی لەوێ قانونی دژە تیرۆری داڕشتووە لەگەڵ ئەلمانیەکانی ترە پێبراوەڵا کافر بۆ مطلقاً پێی کافر مسودەی داڕشتووە ئیعادەی سیاغەکەی کردوتە و داڕشتنەوەکەی دەستی هەڵبڕیوە بۆی ببێ بە قانونی دژە تیرۆر مسادرەکردنی ماڵی خەڵکی و ئیعدام لەسەر هیچ ئیعدامکردنی لەسەر مناسەرەکردنی ئیسلام ئیعدامکردنی لە بەرەوی دژی احتیلالە کەچی بۆ شێخ محمودی حەفی دەبێ بڵێ زۆر مهمە لە بەرەو لێرە ڕۆیشتووە لە سلێمانیەوە ڕۆیشتەوە تا شوعیبە لەوێ جیهادی کردو دژی ئینگلیز بە درێژایی تاریخی خۆشی ڕەحمەتی خوای لێ بەخوای گەورە جیهادەکەی لێ قبوڵ کردو بە تاکید ئەی بۆچی باسی ئەمانە بکەینەوە قارەمانێتی و شتێکی زۆر گەورەیە و ئەی ئەم احتیلالی تریان فەرقی چی ئەم احتیلال ئەمریکایە حەقیرتر و مجرمتریش بوو لە احتیلالی ئینگلیز ئەزمموی زۆر ئەمریکایی شەقاوانە دێنە پێشوو بۆ هەمووشت ئەم کابرایە کە مجاهید فی سەبیلی اللایە کابرای ئیسلامی قانونی دژە تیرۆری لەگەڵا ئیمزا کردوون ئەی چۆن پێی کافر نابێ با هەر لەفزەکەی بگۆڕێ پێی گوناحبارە بێ وەکو مەشروعەکەیان کردو بە مەشروعی ئازادکردنی عێراق بۆ چاواشەکردنی خەڵکی